ئێمە ڕێکخراوێکی گەورەین و سەرچاوێکی زۆرمان هەیە بەڵام هەموو ساڵێک داوای هاوکاری مرۆیی بەپەلە دەکەین بۆ ئەوەی هاوکاری بگەینینە ئەو ناوچانەی ڕوبەڕووی باری لە ناکاو دەبنەوە بۆ نمونە پارەی پێویستمان لەبەردەست نییە بۆ دابینکردنی پێداویستی مناڵانی یەمەن و سووریا و سوودان ئێستا نزیکەی 2 ملیۆن مناڵ لە یەمەن بەدەست کەمی و خراپی ژەمە خۆراکەوە دەناڵێنن جگە لەوەش لەم ناوچانە 5 ملیۆن کەس ئاسایشی خۆراکیان نییە و مانگانە لە ڕووی خۆراک و تەندروستیەوە پێویستیان بە هاوکاریە. So we hope that in the next few days there's much more improvement. I don't know if she wants it. گەورەترین باری لە ناکاوی مرۆیی جیهان دەکەوێتە ئەم ناوچەیەوە بۆ نمونە ئەگەر باسی سووریا بکەین ئەوە بارێکی لە ناکاوی هەیە و لەگەڵ وڵاتانی دراوسەی پێویستیان بە ملیارێک و 750 ملیۆن دلارە لە دوای ئەویش یەمەن پێویستی بە 575 ملیۆن دلارە لە دوای ئەویش سوودانمان هەیە بارودۆخەکە لە عێراق و لوبنان و لیبیا و فەڵەستین و چەند وڵاتێکی تری ناوچەکە باش نییە و لە ڕووی خۆراک و تەندروستی و پەروەردەوە پێویستیان بە هاوکاری هەیە. رجع اقول لك بعد ما الطريق